15 ساڵ بەر لە ئێستا لە گوندی خێڵی حەمەی شارەزور لەلایەن گروپی تیرۆریستانی ئەنسارولیسلامەوە گەورەترین تاوان دژ بە مرۆڤایەتی ئەنجامدرا. تێیدا 42 پێشمەرگە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڕندانەترین شێوە شەید کران. دوور لە هەموو بەها ئاینی و مرۆڤایەتیەکان تەرمەکانیان شێوێنرا. کە سوکاری شەیدانی خێڵی حەمە وێڕای شانازیکردنیان بە شەیدەکانیانەوە کە بوونەتە هۆکاری بەدەستێنانی ئەو دەستکەوتانەی ئەمڕۆی کوردستان، نیگەران لەو بارودۆخەی ئێستا کە کوردستان پێیدا تێپەڕەبێت داواکار ناوەڕی زیاتر لە بنەماڵەی شەیدان بدرێتەوە، هەوڵ بدرێت تەواوی لایەنە سیاسیەکانی هەرێم بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ و بارودۆخی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان باشتر بکەن. چیتر بنەماڵەی شەیدان و هەوڵاتیانی هەرێمی کوردستان شایانی ئەم جۆرە ژیانە نین. من شانازیەکەم بە شەیدەکەم و خۆم دایکی دوو مناڵم دایکی دوو مناڵم شانازی پێوەکەم و شەیدەکەمەوە ئیمجا کە ئێمە شەیدمان نەداوە، ئێمە ئاوا شەیدانەمان ئاوا بدەنیە و وڵات ئاوای لێبێ. ئێمە داواکارین ئەم بەرپرسانە ڕێکەون و ڕێکەوتنیە بکەن و با ئێمەش ئەوە لە ئازابانەوی، چونکە ئێمە ئەوەتانی ئەوە ژیانی ئێمەیانیە. ئێمە شەیدمان نەداوە کوردستان ئاوای لێبێ، هەرێ حیزبێ دەست بگریەوە سەر وڵاتە. من داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم ئەم ڕۆژە لەبیر نەکەن 42 شەهید بە لە یەک ڕۆژە بگرە لە نیو سەعاتە 42 کەس شەهید بوون. من خۆم باوکم و دوو برام لەو کارەساتا شەهید بوون. من داوا لەوانی شەکەم کە ئەم ڕۆژە لەبیر نەکەن. ئێمە بۆ خۆمان لە بیرمان ناچێت، بەڵام پێم وایە حکوومەتی هەرێم نەکەر ئێمە چەند شەهید درراوە لە کوردستانە هەمووی بیر چووە. داوایان لێ دەکەم شەهیدەکان لەبیر نەکەن، وەکو چۆن پێشمەرگیان لەبیرە و یەکەم وەزارەت موچەی پێدەن. هیوادارم وەزارەتی شەهیدانیش با لە پێشی پێشمەرگەوە نەبێ، بەڵام لە دوای وەزارەتی پێشمەرگەوە بێت. من وەکو خۆم برایەک و باوکم بڵێ شەیدی خێڵی حەمەیە لە ناوچە شارەزور 5 ساڵ پێشسا بەدەست تیرۆریستانی بەناو جوندی ئیسلام شەهید کران. بۆیە باشیدا ئەزانم لەم یادەدا داوا لەسەر جەم حیزبولایەنەکان دەکەم. بەڕاستی ئەم دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی نەخوازراوە، یعنی هەوڵ بدەم بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە و بار و گوزەرانی کەسوکاری شەیدانیش عنی بەرەو باشی بڕۆ، موچەکانیان لە کاتی خۆیانە بدرێت، هەوڵ بدرێت بۆ خۆشگوزەرانی ژیانیان. زۆر شانازی بۆ باوکمەکەم کە شەهید بۆ، بەڵام باوکم بۆ ئەمە شەهید نەبووە کە ئەم ڕۆژە و ئەم وەزە ئەوای لێبێت و چەند دەستێک و دەسەڵاتێک ئاوا دەست بگرن بەسەر وەزعەکە وەزعەکەی وا لێ بکەن. باوکم بۆ خۆی بە شەیداوە کە ڕۆژگارێکی باش بۆ ئێمە دەستەبەر بکات و ئەم کوردستانە ئاوای لێ نەهاتایە. بۆەوەی هەمیشە بیرەوەری تاوانی خێڵی حەمە لە بیرینەوەی نوێدا بمێنێتەوە لەسەر فەرمانی سەرۆک مام جەلال لە ئێستادا لە قەزای شارەزور مۆنومنتێک بۆ شەیدانە بنیاد دەنرێت. بەرز مام جەلال هەمیشە لە خەمخۆری هەموو گەلی کوردستان و هەموو هاونیشتیمانیان بووە، بە تایبەتی کە سوکاری سەربەرزی شەیدان، چونکە ئەو لە مەهامی ئەوان تێگەیشت، لە قسە و لە گرفت و لە کێشەکانی ئەوان تێگەیشت. هیوادارم هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی ڕێچکەکەی هەواڵ مام بگرن و خەمخۆری گەل و خەمخۆری کە سوکاری شەید و خەمخۆری پێشمەرگە قارەمانەکان بن. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک یەکەمین هێز کە دژ بە تیرۆریستانی ئەنسار و ئیسلام 15 ساڵ بەر لە ئێستا جەنگاوە بە سەدان پێشمەرگە و قارەمان و تێکۆشەری شەید بووە تا ئەمڕۆژ لە سەنگەرەکان بەردەوامە لە قوربانیدان و پارێزگاریکردن لە تەواوی خاکی پیرۆزی کوردستان و جەنگی دژ بە تیرۆریستانی داعش بەردەوام کردووە کە درێژە پێدەری هەمان بیری تیرۆریستی گروپی ئەنسارولیسلامن. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای شارەزور.